وكلكم آتيه يوم القيامة فردا. هموتان تاك تاك كثي لقل باوكيانايا، كثي لقل براكينايا، كثي لقل آخاكينايا، هموي تاك تاك يتبردمي خوا بروتو قوتية تبردمي خوا وخواي قورا ثابي لقل آكا. دورا پروردگار هاتوو بو عظمت و گەورەیەی خۆیەوە خالقی عەرز و عاسمان و کەون و کائیناتە. من و تۆیەکی بێدەسەڵات لەو ڕۆژەیە تین و برفی ترسا و تۆقێنراو ئەچینە بەردەمی خوا. جەماعەت خۆتان حازرکەن بۆ ئەو ڕۆژە، شتێ پێشخەن بۆ ئەو ڕۆژە. وەیە پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم فەرمێ ڕۆژی قیامەت کە ئاوا دێیتە بەردەمی ترازۆکە بەردەمی خوا، سەیری لای ڕازەکە کەسی لەگەڵا نییە، سەیری لای چەبەکە کەسی لەگەڵا نییە، سەیری پێشەواکە جەهەنەمە، سەیری دواوەکە گەڕانەوە نییە پاڵی پێوانەیەڵا بۆ پێشەوە. جەهەنەمەوە بێ بەسەریا یا ئەکەویتە ناوی یا بپەڕێرەوە. دا ئەڵێ ئەگەر بەدەنکە خوورمایەکیش بێ خۆتان لەو ئاگرە پارێزن. فاتقوا النار ولو بشق تمرة. ئەگەر بەلەتی دەنکە خوورمایە بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ کورە خۆتان لەو ئاگرە پارێزن، کورە پیاوی چابە بەغرور مەبن، کورە بێ ئاگا مەبن، کورە بەسە غەفڵەتی، کورە تێرە نەخوار لە فەساد، تێرە نەخوار لە گەندەڵی، تێرە نەخوار لە حەرام. هەرچی ئەوەی کە تۆ شەڕی لەسەرەکەیت، سوێنی درۆی لەسەر خۆیت، ئالەمی لەسەر ئاژزەکەی خوا لە خۆ دەڕەنجێنی، کورای خۆی تۆ بێ بە پیسایی و دایەنەی، کورای و لاشێ دەبێ بە کەلاکێکی بۆ گەن ئەچیتەوە بەردەمی خوا. حسابن لەگەڵەکە بۆ وات کرد. شەڕواڵ پیسی بەس نییە ئیتر پشکردنە خوا و نوێژ نەکردن و شکانی فەرمانەکانی خوا بەس نییە ئیتر، کفرکردن بەس نییە ئیتر، دژایەتی دینی خوا و موسڵمانان بەس نییە ئیتر. کەی عاقڵەبی کەی ئەگەڕێیتەوە بە شەر لە شەوێکی ئاوایە تۆ بە نەکەیت و نەگەڕێیتەوە. دەی وەڵڵاهی بێ هەر ئاگر عاقڵەکە. کەسانێکن خوا لە قورئانا فەرمێ وەئن یەڕەو کول ئایەتین لا یؤمنوا بها حتى يروا العذاب الأليم. والله يلا هرچی آیت و معجزه بشانیان نم هەنگە کەسێ ناگەڕێتەوە تا لە ئاگرەکەی هەڵنەکێشم عاقڵ نابێ. خوا پەناما بە پێشەوەی لە ئاگرمان هەڵکێشن کاکە